بینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوی بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتو تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترا لە خدمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی هەفتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە مەلەکەی عەزەتی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست وتوێژەکەین سەبارەت بە شێوەی ئاموزش و تەدریس لە مەدارسی ئێران و فشارهای و زەخت و فشارێکە زۆر لە بەشای جۆراوجۆری کۆمەڵگا جیا لە خودی جمهوری ئیسلامیش بەسەر ژنانە حاکمن. پێشەوە پرسیارەکانم ئارەسە بکەم، هەورە مەلەکەی عەزەتی گەدەنجی بنەبیتی زۆر خۆشاتی بۆ بەرنامەی و هەفتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر مەمنون، سپاس لە داوەتتان هاوڕێیا بوو. زۆر سپاس. هەورە مەلەکەر وەکو بۆ خۆت ئاگاداری ناڕەزایەتی و ئێتراز بە شکڵای جۆراوجۆر لە زۆربەی شوێنەکانی ئێران یاتوانین بڵین بە عام لە ئێرانە دشت بە جمهوری ئیسلامی وجودی هەیە لەلایەن بەخشای جۆراوجۆر لە محیتای کاریگەری و بگرە تاگاتە شوێنەهای پەراکەندە و ئێترازات و ناڕەزایەتی وەسیعان وجودی هەیە بۆ فشارێکی زۆر چ لە سەتحی داخلە و چ لە سەتحی خارجە دشت بە جمهوری ئیسلامی وجودی هەیە. چۆنە لە چنین شرایطێکا جمهوری ئیسلامی تەسمیمی گرتۆ بە ئیسلا لە زمانی وەزیری ئاموزش و پەروەرشی و بازەوە دەکرێت کە دەبێ کتاب و مەحتەوای دەرسی متەناسب لەگەڵ جنسیەتی دانش ئاموزان یعنی کوڕان و کچان بێ، یعنی بە غەیرە مستەقیم بە قۆڵی معروف بە زبانی ئادەمیزاد باز لە جوداسازیە کەکەن کە ڕەنگە جورئەت نەکەن ئەوە بڵێن. مەسەلەکە چییە؟ داستان چییە؟ چۆنە لەم شەرایەتەدا لەژێر ئەم هەموو فشارەدا دێن ئاوا تەسمیمێکە گرن کە ممکنە بە زەرەری خۆشیان بێت. هەروایە هاوڕێ بۆ جوداسازی جنسیەتی یا ئاپارتای جنسی کە ئێمە باسی لەکەین شتێکی تازە نییە لە جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی 44 ساڵ حاکمیەتی کرد و ئەساس حاکمیەتەکەی بەر ئەوەدانا کە ژن و پیاگ لە یەکجیا بێتەوە و فرەتەرین فشار، فرەتەرین ئازار، فرەتەرین تەحقیر و بێحقوقی بۆ ژنان بوو. ژنان مەجبور بوون حجاب ئیسلامی بکەنە سەریان کە بێسڵا ئولگوی جمهوری ئیسلامی یا لۆگۆیەکە بۆ حاکمیە جمهوری ئیسلامی لە سەد خاوەرمیانە بۆ بەوە بیناسن بۆ نیشان باکە حکوومەتێکی مەسەبی یا حکوومەتێکی ئیسلامیە ژن خاوەن حەق نییە، ژن ئیجازەی نییە حزور اجتماعی بێت، ژن ئیجازەی نییە خۆی نیشان بە، ئیجازەی نییە تەسمیم بگرێ، ئیجازەی نییە هیچ حرەکەتێک کە دەربەرگیرەندەی مەسائل شخصی و حوزەی شخصیەتی خۆیە لەسەری بێسڵا صاحب حەق بێ. ئەمە مەسەلێکی تازە نییە تەبعاً و بە توول و بە قدمەت عمر جمهوری ئیسلامی ژنان لە مقابڵما وێساگن، چ بە پەرتکردن ڕووسەری و چ بە بێسڵا بێتەوەجهی و شکاندن نۆرمگەل ئیجتماعی لە جامعە حزوریان پیا کردگا، داوای حەق خۆیانیان کردگا، تەسلیم نەبووگن، وەلی تەبعاً بەشێک لە ژنان لە ژێرم قانونا لە ژێرم شرایەتە لێه و لەوەردە بووگن لە توێ 44 ساڵە خارج بووگن لە هۆڤیەت خۆیان، هۆڤیەت لسانی خۆیان. ئەمە وەزعیەتێکە کە جمهوری ئیسلامی لە توول حاکمیەتی بۆ ژنان فراهەمی کردگا. فکریە کردەوە جمهوری ئیسلامی فکریە کردەوە شاید لە خەڵوت خۆیان شاید بەرحاڵ بە هەر مقیاسێکە حەساویەکەی فکریە کردەوە کە هەرچی شتە تواوە ژنان چوونە ماڵەوە جامعە سەرکوت کردیاگا، ئازادی لە جامعە وجودی نییە، ئازادی بەیان وجودی نییە، مەعیشەت ژێر خەتر فەقر مردمی وادار کردگە کە بەوە کە هەست بالئەخەرە قەناعەتکەن و مدام لەسەر ئەوەی کە ئێرە ئوم القورای ئیسلامە گوێچکەی جامعی کەڕ کردو بەم تەبلیغاتەوە. منتەها هەم لە 96 هەم لە 98 هەم لە 1401 شۆکی بە جمهوری ئیسلامی وارد بوو کە تقریبا غیر قابل تەسەور بوو بۆی جەمعێک ئینسان کە لە جامعە جز سەرکوب بە هیچ زوانی تر لە توول 44 ساڵاتێکیانە قسە نەکریا بوو، دیالۆگ نەبوو، هیچ حەق و حقوقێک بەرخوردار نەبوون، هاتنە خیابان و نفرەت خۆیانیان ڕوو بە ڕژیم ئیعلام کرد و ئەوەڵین بێسڵا یا یەکی لە ئەوەڵین اتفاقاتێکە کەف ئەوە بوو کە ژنان کە جمهوری ئیسلامی فکریە کردەوە تحت ئینقیادیانی دەراوەرگا خۆیانیان لە شەڕ حجاب خلاص کرد، فڕێیاندا ئاگریان تێبەردا و قشرێکی جمهوری ئیسلامی فکریە کردەوە فرەتەرین
تبلیغی لناو ئەو قشرا ئەنجام داگا بۆ تەمایل بە ئیسلام و مەسەب و دین و ئەم بە ئیسلام لاتە دانش ئاموزان و دانیشتوویان بوون، محەسڵین و دانیشتووەکان بوون کە لە سەف ئەوەڵ مبارزە قەراریان گرت. ژنان لە ڕەهبەری مبارزاتە قەراریان گرت، شتێکی جمهوری ئیسلامی بە خەویش نەیەتانی بیبینێ. ئەلاڕەم ئەم ئتفاقاتە فکری کردەوە کە ئەتوانێت کۆنترۆڵی کە ئەتوانێت کاری بکە، منتها ئەمە ئێدامەی پیا کرد و ئەلاڕەغمەوەی کە حزور خیابانی کەمەوە بووگا ولی اعتراضات و بێتەوەجهی و بێئەهەمیەتی و ژێرپانیایین تووە ئەو قەوانینە بووگە بە نۆرمێکی تقریبەن هەمەلایەنە و هەمەجانبە لە جامعە. ئیسە ئەوینی چهرەی جامعە بە ژنانێکە ڕووسەرینیە بەسەریانەوە حجاب ڕعایەت ناکەن، مانتۆکانیانیان فرەداگا بە لەباس عادی بە قەڵ خۆتێژی وەک ئادەمیزاداتن نەسە دەرەوە و ئەمە جمهوری ئیسلامی خستکەسە وەحشەت. تواو ئەم چتکەلەوە ئەم ڕۆژگەلە جمهوری ئیسلامی ئشارەی پێکاوە گەرەکی ئیجرایکە لە سەد جامعە و بە شکل قانوندەری بێرێ هیچ کامێکی لەسەر اقتدار و اعتماد بە نەفسێکی حکوومەتێکەشێ بیبێوە لە حکوومەتا بێت نییە، لەسەر ترس و وەحشەت و ئینتقامگیری و ئینتقامجوویە لە شرایەتێکی لە 1401 لە جامعە پێش هات و جمهوری ئیسلامی تەک شکێکی بێ ئەنازە گەورە ڕوبەڕوو بوو کە مەردم جمهوری ئیسلامیان گەرەک نییە، نە قانونی نەخۆی نە ڕەهبەرانی نە هیچ سیستمێکی. کل ئەم مەسایلەکە تێتە بەرەوە بە نوعی مربوطە بە ئەو ئەوزاع وا لەو چەند مانگا لە خیزش انقلابی 1401 هاتە بەرەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت. لایەکی ترەوە لە جێگایەکی ترە عەلی فەرهادی بە ئێستا سخەنگووی ئامۆزش و پەروەرش باز لەوە دەکات نازانم ئەمەیان چەندێ عەمەلی کردووە گوایە پارکەکان ژنانە و پیاوانەدا باز لەوە دەکات بێ محیتی ئامۆزشیش ئاوا محیتێکی مناسب و ئەمن بێ بۆ ژنان. گوایە باز لەوە دەکات گوایە 19,000 مشاور و مڕەبی لە واقعە لە جەهادی لە کەسانی حوزە علمیە جان حوزەهای علمیە بەڵێ بەرحەڵ باز لەواکە کە 19 مشاور و ڕەهبەری داوا دەکەن لە سازمانی ئیداری وەربگرن و ئیستیخدامیان کەن. ئایا ئەم ئێقدامە نیشانەی قودرەتمەندی ڕژیمە یا ترس و سەرنگونی و لەو ئێتراز و ناڕەزایەتەیە کە لە خوارەوەی کۆمەلگا دژ بە جمهوری ئیسلامی وجودی هەیە؟ هاوڕێ بوو طبعاً هیچ حکوومەتێ وەختێ ئیحساسکە کە هەلە ئەمنیەتە وەختی ئیحساسکە جامعە لە تەقابڵێکی قەراری نەگرگە وادار بەم نوع کارگەلە ناوێ. ئەم ئیقداماتە کە جمهوری ئیسلامیەکە هاوردن جەمعێ ئاخوون مفتخۆر بۆ مەدارس و دانشگا و ئیخراج ئوستادگەل ئینقلابی ئوستادگەلێک لە خیزش 1401 دفاعیان کرد لە دانیشتووەکان، دفاعیان کرد لە محەسڵین و لە سەف مبارزە قەراریان گرت، گەرەکیە ئالترناتیڤەکەی بکە بە ئاخوندێکی مفتخۆری حوزەی علمیە کە تێک لێنا بە ئیسلاح دروست ئیسلامی تەدریسەکە. جمهوری ئیسلامی فرۆختە کە تعدادە پارکی کردە بە پارک ژنانە و پیاکەل حەق ورود بۆ پارکەلیانە نییە و مدەتاست کە جمهوری ئیسلامی مەدارسێکی جیاگانەس و بە ئیسلاح بە لەحاز جنسیەتیە و کوڕوکەنی جیا کریاگنسەوە. ئەمانە مەسایلێکی تازە نییە، منتها تازەتەری مەسەلا ئەمەسا کە قەرارە دروست ئاموزشیش جنسیەتی بێ. یعنی طبعاً جمهوری ئیسلامی یا عوامڵ و دەستەندەرکارانی ئەتوانن فراحمەقن ولی نە ئەم دەرەجە کە مەسەڵەن فکرکەنەوە فیزیک بۆ کوڕوکەنیش ئەشێ مەتاڵبەکەی جیا بێ یا متفاوت بێ یا شیمی یا ریاضیات یا مەسەڵەن جغرافیایی کە تەدریسەوێ لە مەدارسە بەخشێکی بۆ کوڕانە بەخشێکی بۆ کەنیشکەکانە. طبعاً ئەم مەسئلە کە خۆیان ئشارەی پێکەن ئەیژن بۆ ئەوسەکە حیا لە جامعات تەسەری پەیاکە و خانەوادەگەلیش لە تەریق ئەم بێسڵا قەوانینە و ئاموزش بینن و موازب مناڵەکانیان بن، ئەمە مەشمول دروست دینی و بێسڵا دروست اجتماعی و مەواد و بەرنامەهای ئاموزشیەکە کە خۆیان ئەیژن پێ بێسڵا علوم ئینسانی.
هەمیشە دقیقاً بۆ ئەوەسا ژن یەک جارتر کەنیشک لە سن مەدرسە حەساویکە لە سن ابتدایی 6 ساڵگی یا 7 ساڵگیەوە بەم ئاموزشۆ بێتەبان یا بەم ئاموزۆ بێتەبان کە ژن جیاوازە پیاک جیاوازە حەق ژن ئەمەسا ئەمە مەحدودەیە ئەمە قوانینێکە کە ئەشێتیا بێزڵا حرەکەتی بێ تەغییر بۆی غێرە ممکنە حجاب جزوە لە ڕۆژێک کۆتیتە دنیا تا ڕۆژێکە ئەمری حجاب جزو مەلزومات زندگیتە و ئتاعەت کورکورانە لە هەر قانونێکە یا لە تەرەف حکوومەتەوە یا لە تەرەف پیاگەل خانەوادە و یا حتا پیاگەل جامعە ئەمە ئیجرائیە بۆ ژن و ئەشێ ئەنجامی با و ئەشێ تەحتە بێزڵا سەیتەرەی بێ ئەم جیاوازیە هەدەفیەوەسا نەسڵی باربێرێک کە عەلەی جمهوری ئیسلامی نەوێسێ وەلی جمهوری ئیسلامی 44 ساڵم کاریە کردگا عەلەیهی وێسان نە یەک جار چەندین جار عەلەیهی وێساگن چەندین ئیتفاق گەورە چەندین خیزش گەورە لە توولم ساڵگەلا هاتکە بەرەو کە ژنان و پیاگان بێسڵا بە مشارکەت عەلەی ئەم وەزعیەتە وێساگن وەزعیەتەکە وایە پیاتکە کە تەرەفکە هونەرپیشەس مەمنوعولکاریان کردگا ژنە و وتیگیانە ئیحزاریان کردگە بۆ دادستانی تەنانەی عەلی دوستی وتیگە من ئخراجم کەن یا هەر ئتفاقی تر بۆ من کەفێ ئەم حجابە کە خوێنی لێ ئەتکیتر نایەن بەسەرما جمهوری ئیسلامی کە تەلاشی کردگا یعنی تەلاش چارسکەم بەرنامەی ئەمە بووگا کە حجاب هەمەجانبە بۆ هەرچی ژنە قابل قبول بێ و ئەنجامی با بدون سوال و جواب ئیسە بە جەریمە متوسل بووگا حجاببانی داناگا 19,000 ئاخوندی هاورگە بۆ ئەم ئتفاقە بإصلاح نەکەفێ و مردم حجاب لانەوەن و فرێنان وەلی وەختی تەساویر تماشاکەی کامڵا خلافە مەسا ئەمە لەسەر اقتدارەوە نییە هەڵەگەڕمەوە بە ابتدای سوالەکەتان قەتعاً لەسەر اقتدارەوە نییە هیچ کەسێ ناتوانێ ئەمە قبولکە هیچ منطقی ناتانێ ئەمە قبولکە حکوومەتێک کە اقتداریەس متوسلە وێ بە ئەم شێوەگەلە زۆر سپاس بۆ تۆزیحەکانت مەلەکە عێزەتی لە جامعەیەکە کە ڕژیمێکی وەحشی و دواکەوتوو قڕون وەستایی وەکو جمهوری ئیسلامی حاکمە و بە قەولی مارکس باز دەکات لە جێگایەک دەڵێ فەرهەنگی جامعە فەرهەنگی تەبەقەی حاکمەدا ئەڵبەتە هی بەخشێکی ئەو جامعە ئاوایەگرێ شایدی فشارە لە تەرەفی بەخشێکی تر لە جامعەوە کە دەقیقەن زائیدەی ئەو فەرهەنگ و فکرەی جمهوری ئیسلامیە بە ناوی مەرگسالاری و دژی ژنبوون و عەقەب ئوفتادە کە حەملە و تەجاوز بە ژنان و حتا کوشتنیان دەگرن لەلایەن باب و براوە و کەسی واوە و ئەم سیکلە گوایە پایانێکی نییە و لەم دەورەشە باش شایدیەوە بووین کە بازم تیادا دێت ژن لە شوێنهای جۆرا و جۆری ئێرانە کوژراون بەهۆی قەتڵی ناموسی و ئەم شتانەوە و ئەم سیکلە تاکەی ئیدامەیە بێ و دەبێت شکارێکی ئەساسی بکرێکە پایان بدرێ بە حاکمیەتی کەسیف و چەپەڵی جمهوری ئیسلامی و مەرسالاری و جەهالەت و دواکەوتوی عەلەی کۆمەلگا و بەتایبەت عەلەی ژنان وای هاوڕێ بوو تەبعەن فەرهەنگێکی حاکم کریاگە بە جامعە فەرهەنگێکی دژژنە زدژنە فەرهەنگی ئاپارتایدی جنسیە ژن بە ڕسمیەت نایێت وەکو ئینسان وەکو ساحب حەق هەمیشە شەهروەن دەرەجە چەندۆم بووگە لە جامعە ئەم وەزعیەتە وەختەیە پرسن تاکەی ئێدامەی هەیە من وا ئەزانم تا زمانێکی جمهوری ئیسلامی لە حاکمیەتە و سەرنگونی سوورەتی نەگرگا ئەم وەزعیەتە کەمابیش لە جامعە ئێدامە پێیاکە فکریکەنەوە لە جامعەیەکە کە پیاک هەمیشە حەقی پێدریاگا پیاک هەمیشە بەم فەرهەنگە و تربیەت و گۆرە بووگا کە تۆ حەق دەست تۆ ئینسانێکی بەرتری تۆ ساحب ژنی تۆ ساحب زندگی تۆ مسئول شرف خانەوادێ تۆ مسئول ناموس خانەوادێ و هەر حرەکەتێ هەر شتێک کە لە نەزەر ئەو تیپە پیاگۆ لە نەزەریانەوە غیر معمول و غیر نۆرماڵە جوایی بە خشونەت دریاگە سۆیسام خشونەتە ممکنە خشونەتێکی فیزیکی بێ خشونەتێکی ڕەوانی بێ زندانیکردن ژن لە ماڵا بێ لە حەقلی سەدنەوە بێ و لە نەهایەتە قتل ژنان بێ متاسفانە ئەم مدەتە تعداد قتڵگەلێک کە ئتفاق کەفکە و ژنان قوربانی ئەم قتڵگەلە بووگن و لە ژێر ناو بێسڵا قتڵ ناموسیە ناویان لێ ئەوەن
فرفرە بووگە منتا ئەمە ئەسڵەن بێسڵات تازە نییە ئەسڵەن مۆزوعێک نییە کە بێژی ئیمرۆ پێشاتکە لە توول 44 ساڵ گوزەشتا و حتا قبل زەویشە مەسئلەی کوشتن ژنان لەسەر ناموس لەسەر شەرەف لەسەر حفظ ئابرۆ و حیسیەت خانەوادە کامڵەن جاری بووگە لە جامعە ئیسە تعدادی کەمتر بووگە یا ئەو وەختە بەم میزانە ڕۆشنگەری و ئاگاهگەری و بێسڵا ئیطلاعات لە مۆردەمانەوە نەبووگە ئەوە داستانی ترە منتەها وەزیفەی جامعە بەم مەعنا پایان پێیان ناکا کە ئەگەر جمهوری ئیسلامی سەرنگون بووە مانیشە تواوێ بە نەزەر من وێسانن لە مقابل هەر پەدیدەیەکە کە منجەڕەوێ بە عەزیەت و ئازار و خشونەت عەلەیه ژن ئەشی لە مقابڵیە جامعە بێسێ کەسکەلێکە خۆیان فعال عەرسەی ژن ناوەوەن کەسکەلێکە فعال عەرسەی کارگەری فعال عەرسەهای متفاوت اجتماعین لە مقابڵم پەدیدە کەسیف و نەنگینە ئەشێ بێسن بە 25 نوام ڕۆژ خشونەت عەلەیه ژن نزیکەوینەوە بە نەزەر من یەکی لە کارگەلێکە ئەکرگێ ئەوەسە واکنش نیشان بدرگێ بەرخورد بکرگێ بە قەتڵ ناموسی بەرخورد بکرگێ بە بێحقوقی ژن واکنش بە مەسئلە یەکی لە ناوی ئەم مەسئلە مستەتەر بێ لە ژێر پەردا بێ بشارگێتەوە یا ئینکاری بکەن یا بژن ئەمە لە هەرچی جێگانیە وایە لە هەرچی جێگانیە وەلی حتا یەک قەتڵیش قەتڵێکی ئیزافەس قەتڵ ئینسانێکە کە ناوێ ئەنجام بێ ناوێ سوورەت بگرێ ئەشێ عەلەیهی بێسن زۆر سپاس بۆ تۆزیحەکان مەلەکە عەزەتی پرسیارم زۆرە بەڵام متاسفانە وەختەکەمان ئیجازەمان پێ نادا سپاس بۆ تۆزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا فرە مەمنونم زۆر سپاس بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم